دوای جێبەجێکردنی ئەرکەکانیان لە سەنگەرەکانی بەرگری لە خاک و لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەن و کردوشیانە و ئەم وەستانەمان لە بەرامبەر ڕۆحی پاکی ئەوان و سەدان قوربانی تری ئەم ڕێگەیە بوونە قوربانی بۆیە لێرەدا داوا دەکەین و لە ڕابردوش کردومانە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرجەم فراکسیۆنە جیاجیەکان و گشت حیزب و لایەنە سیاسیەکان و هەموو دڵسۆزانی خاک و خەڵکی کوردستان تکایە بە زووترین کات کۆبوونەوەی بەپەلە و بڕیاری کارا و خێرا بدەن بۆ سەرجەم سێکتەرەکانی ڕێگاوبان بە تایبەتی بە تەواوکردنی پرۆژەی ڕێگای دووسایتکردنی دەربەندیخان گوندی میرەدێ کە نزیکەی 20 کیلۆمەترە و دەربەندیخان گوندی ناوتاق و ناحەی زەڕایەن و ڕێگەی دەربەندیخان کەلار تکایە با لەمە زیاتر قوربانی نەدرێت ئەگەر ئامار و داتاکانی مەرگی قوربانیەکان حکومەت ڕانەچەڵەکێنێت ئیتر ئێمە چۆن لە ئیدارەی خۆجێوی بتوانین باسی خزمەت و خزمەتگوزاریەکان بۆ خەڵک بکەین. بەڕێزان خراپی ئەم ڕێگا مەترسیدارە و ڕێگرە لە جوڵەی گشتیاری و بازرگانی و جموجوڵی ئابووری بەگشتی داوا دەکەین ئەم داخوازیە ڕەوایەمان بە هەند وەربگرن و چاوەڕوانی هیمەتی هەموو لای بەخێراتتان بکەین و سپاسی ئامادەبوونتان بکەین کە ئەم ڕوارێکتان کێشا وەک وەفایەک بۆ گیانی پاکی ئەو پێشمەرگەی کە لە سنگەرەکانەوە گەڕانەوە و دواتر شەهادەت بووە بەشیان.